جارێکی تر لە کەناڵی شاهیدانەوە دێنەوە بۆ بەرنامەی ڕیفرێودانەکە بۆ ڕیفراندۆم بۆ چاواشەکاری کوردایەتیوانانی فاشل لە گەندەڵیەوە ئەم جارە بۆ دەوڵەتۆکەیەکی خەیاڵی وایە ڕاپرسیمان پێکە ڕاپرسی عەزیزانی من لە ڕاستیە ڕاپرسی خۆی شتێکی قانونیە شتێکی باشە ڕاپرسی کە ئەوان ناوکەشی ڕازی نەبوون بە کەلیمەی ڕاپرسی کە کورساڵهای ساڵە بەکاری دێنە بۆیان کردە بە گشتپرسی بۆی لەوەشە چۆن ئەم یەکێتی و پارتیە زۆر شتی سەیریان داهێنا یەکیانەوێت ژن یەکیانەوێت ئافرەت یەکی خوێندکارێکیانەوێت قوتابی ئێستاش بامان شێوەیەکی غەڵە ڕاپرسیەکی کاڵە گشتپرسی یعنی بە فەزلی خوای گەورە لە هیچ شتێکان ناگەنەیەک لەوانەوە کە دژمناتی ئیسلام وەکو یەکەک عەلا کولێ ڕاپرسی یا گشتپرسی لە ڕووی قانونیەوە ئەڵێ مافی هاوڵاتیانە لە ڕەفزکردنەوەی واقعێکی یاسایی یان بۆ چەسپاندنی دەستورێک ئەمە پێناسەی ئومەمی متحیدەیە مافی هاوڵاتیانە کەوا بوو کورد مافی خۆیەتی لە ڕەفزکردنەوەی واقعێکی یاسایی کە ئێمە لکاوین بەو عێراقە زۆڵەوە بە عێراقی ئینگلیزە کە ساڵی 1920 دروست بوو بە چاواشەکاری خەڵکی سلێمانی ڕەفزیان کردەوە خەڵکی هەولێر دەنگیان پێدا دواییش وتیان نا کورد هەمووی هاتووە لەگەڵ مەلیک فەیسەڵ لەبەرەوەی سونیە ئەو کاتە ئایانویست ئاوا دوو بەرابەر دروست بکەن چونکە شیعە زۆر بوون سونیەکان کەم بوون ئایانویست ئەو کوردەشیان بۆ دا ببڕن ئاوە بۆی تەوازوناتێک دروست ببێ شیعە و سونیەکە لەو ڕۆژەشەوە شەڕە لەگەڵ کورد لەو ڕۆژەشەوە خێرمان لێیان نەبینی مافی هاوڵاتیانە بەڵێ ئەمە مافی هاوڵاتیانی خۆمانە مافی کووردە لە ڕەفزکردنەوەی واقعێکی سیاسی لەو واقعە بۆگەنەی کە لکاوین بە عێراقێکی ئینگلیزەوە یا بۆ چەسپاندنی دەستورێک ئەمە عەلا کولین دەستورەکەی لای ئێمەوە خەڵک بردی حەمامی پێداخست ڕاپرسی شتێکی گەورەی و مهمە یەکەم مهمە کە بزانین ژمارەی دەنگەکان کە شتێکیان پێچەسپێت چەنە ئێستا ئەم ڕاپرسەی کە کوردایەتیوانانێکن لای پارتی کەس نازانێ ئەبێ داوامان لێ بکەن چەند دەنگ بدەین بۆ ئەوەی بڵێن بەڵێ باش ئەوە بڕیاردرە تەمەنەوە مەبەستیشمەوەی کە بۆ دەوڵەتۆکەکە نییە ئەوە یەقینم هەیە کە دەوڵەتۆکەکەی لەسەر دروست نابێت چونکەوە قسە و قسەی قۆڕی پارتیە بەڵام سەیریکەن با بڵێن ئەگەر ڕاپرسیەوە کرێو لە ڕووی قانونیەوە ڕاپرسی مدەتێکی زەمەنی بۆ دیاریەکە هەموو ڕاپرسیەکەی تورکیا 42 ملیۆن خەڵک دەنگیدا یا 50 قسوور بە ڕۆژە تەکمیلە لە 163 وڵات سندوقیان دانابوو تەسەورکە لە 163 وڵات سەفارەت و قونسوڵیەکانی تورکیا شتیان دانابوو سندوقیان دانابوو بۆ ئەوەی ڕاپرسی لە هەموو کەسێکی هاوڵاتی تورکی وەربگیری پارتی ئێستا ئەوەی کە نایخوێنێتەوە چونکە شتەکە جددی نییە ئەوەی کە نایخوێنێتەوە کوردی دەرەوە ئازادترن ڕێیان مەقبولترە چکە نەکەوتونەتە ژێر چاواشەکاری نیو موچە و موچەی خواردن بەرحاڵ یەکەمە بێ بزانین ژماری دەنگەکانە بێت چەند بێت تاکو ئەم دەوڵەتۆکەمیان بۆ دروست بێ دووهەم کاتەکە بێنە گۆڕ بێ هیچ کاتێکیش لە کوردستانە بە سابیتی نانێشتەوە بۆ هەموو شتێک بۆ هەموو دەنگدانێکی شەڵێن وڵا ئەوەندەی ترمان خستە سەر ئەی نەتیجەکان کەی دەرەچێت لەم نەرویجە تەسەورکەن کە ئەوترە سەعات حەوتی ئێوارە نەتیجەکان دەرەچێت سەعات حەوتی ئێوارەی ئەعلانیەکەن هەموو نەتیجە لە هەموو وڵاتەکانە هەموو وڵاتەکەیە کردوێتە چەند دەریێ بڕن ئیعلانیەکەن ئاشکراکەن ئەترسم لێمان بکەن بە ئینتخاباتەکەی ئەفغانستان کە ڕەزای دەرچوو سندوقی بەدەخشان دوای مانگێک گەیشتە کابول لەوەرە بێسترە ڕوە ئەمەی کوردایەتەکەش وای لێ دێت پاشان دەستەی باڵا سەرپەرشتیارەکە هەمووی هەر موچەخۆری پارتین يعني منا وبينا ومن عندنا صدام حسين هذا وكويلات ودستي راسي دا ودستي تشبوي اعلاني كولا في تكبر اسكر انا بخلجي شي تري سر بخوبي انا بخلجي شي قانوني بن خلجي بن جونا دن بو جورا رفتاران بالحال او طبعا شتيكي مهمه الرابرسي لاصلا خلجي شكايكا جاري واهيا دجي اگر خلق كردي رخراوكاني كومرجي مدني كردي دجي برجواندي دیکتاتۆرێکە تا کەسێکە یا خانەوادەیەکی ئۆلیگاریشیە حکومەکە ئەبن بەڕێوە یان منەظەمەیەکی مافیایی گرتوێتی بەناوی حیزب و بەناوی دیموکراسی و بەناوی مافی مرۆڤ و ئەوانە وەکو لە ئەمریکای لاتینی ڕۆدا و تەواو کوردستانیش بەشێکردەوە یەکەم ئەم ڕیفراندۆمە خۆی شەرعیەتێکەدا بە مەسعود بەرزانی خۆی
کە وەکو تاکێکی دیکتاتۆری حکمی ئەو وڵاتەکە حکمی وڵاتی میلیشیایی چکە وڵاتەکە دەوڵەت نییە نە قانونە نە دەستگای نە هیچ شتێکە پەرلەمان هەڵی وەشاندۆتەوە حکومەتەوەکەیکی خۆیەتی کەس نازانە حکومەت چیەکە کەس لێن حکومەت ڕئیسی حکومەت بۆ خۆی بەجایە وەزیرەکانیش بە کەیفی خۆیان هەرەکەیش و کاری خۆیەکە جاری وا هەیە وەزیرە گرێبەستێکەکە کە زاگای لێنی بەهەرحاڵ ڕاپرسێکە لە ئەسڵا ئەگەر بێت و دژی بەرژەوەندی ئەم تاک کەسیە بێ خەڵک بیکە یان جاری وایە حکومەتێک ئەیکا بۆی لە دەوڵەتێکا گۆڕانکاری دروست بێ ئەمانە هیچی لەم ڕاپرسیان نی ئەم ڕاپرسی پارتیەیکە نعلاقەیەکی قانونی هەیە نەشتێکەوەینی هاوڵاتیانە هەبێ خەڵک ڕاپرسی بۆ بکەنە لە کاکە ڕاپرسی بۆ موچاکن بەس پێمان بڵێن پارەی ئەم نەوتە بۆ چوار خەڵک ئێسەوە سایقانەی کەوتۆتە بەردەست درۆژەکە نەگەر بڵێ بەش ناکە چونکە شتێکی ناممکینە بەڵام خەڵک ئەبینێ ئێوە چۆن هایلایفەشی ئێوە چۆن دێن بۆ شۆپینگ لە ئەوروپا بە تیاری تایبەتی خۆت ئایلێ ئەبەرزانی و تاالبانیش ناڵم ها خوارەوە خوارەوە طبقەی دووهەمیان ئەگەر 5,000 کەس بن ئەوە باز لە 6,000 کەس دەکەم من بەهەرحاڵ ڕاپرسی وەکو ئیلغاکردنەوە بۆ نمونە ئیلغاکردنەوەی قانونێکی کۆنە ئەتانێت دەستورێکە ویگۆڕی ئەمە لە ساڵی 1930 لە سویسرا کرا سویسرا یەکەمین وڵاتە کە تایە کراوە هەتا ئێستاش کە 2017 زۆرترین نیسبەتی ڕاپرسی سویسرایکە سویسرا بۆ هەموو شتە چارمرسازیش نەبێت بۆ هەموو شتە گەورەکانێکە سویسرا بۆ دروستکردنی کانتۆنەکانی هەرێمەکان کردی هەرێمێکی تریان ناوی سانت گاڵنە دیسان بۆ ئەو ڕاپرسێکی تری کردەوە ئەمە لە ئەساسی یەکەمە کانتۆنەکان یعنی ویلایەتەکان حکوومەتی تایبەتی خۆیانێ میزانی تایبەتی خۆیانێ بەشێکیشن لە سویسرا سەیرژەوەیە کە لە ناو سویسرا ئەبینی ویلایەتێکیان کانتۆنێکیان بە ڕۆمانی قساکە شعبەکە ڕۆمان یەکی تر ئەڵمانێکی تر فەڕەنسیەکی تر ئیتالیا لە جنوبە هەر یەکە لەوانن بەڵام دائیمەن ڕاپرسیان پێکرێتەوە ئەوانەی کە بیریان دێ پار ڕاپرسی کرا بەو شعبە دەربارەی منارەی مزگەوت کاکە 179 مزگەوت لە وڵاتمانە کراوەتەوە نامانێ زۆرتر بێ ئایا گەر مزگەوت کرایەوە منارەی هەبێ ئەم مناقەشەیە کرا ڕاپرسەکان دایەوە بە شعبەکەوتی نامانێ منارەی هەبێ بڕیار لە پەرلەمانەوە دەرچوو نابێ مزگەوت منارەی هەبێ لەوە بەدووە نابێ منارەی هەبێت تەواو کۆتایی پێهاتبوو بە قانون ڕاپرسەکان جاری وایە مەسەلەن لە ئەمریکا کرا لە ئەمریکا تەمان پێش 1970ەکانی شەرەکرا بۆ ویلایەتەکان کە ئیزافە کران کە بوون بە 48 ویلایەت مستەقر بووی تر لە ئەڵمانیا جەدەلێکی زۆر هەیە کە ئێستاش هەر ئەڵمانیا تەمان موحەدە بڵێن جەدەلێکی زۆر هەیە کە مەنطقەی بایرن لە جنوب هەیە هەندێک امتیازاتی تایبەتی هەبێ وەکو جیابوونەوە چۆڵن گەورەترین پێشەسازی ئێمە لێرێ ئەوان واڵن شارەکانی شیمالیش وهاڵن یعنی ویلایەتەکان ناوچەکانی شیمالیش بە هەمان شێواڵن ئێمە ئەو هەمووکانیاتانەمان لەبەردەستایە ئەبینی لە شارێکا بەتەنیا بەنداویشی هەیە مەتاریشی هەیە گەورەترین شەبەکەی شەمەنەفەریشی هەیە وهروەها ئەمە بە هەر حاڵ ڕێگا ئەدرێ عادەتەن شەعب داوای کە حکومەت ڕێگا بدایە حکومەت بێوێ لە تەسیراتێکی دەوڵەتی دروستکار ڕاپرسەکە دروست بکە ئەمە لە دانیمارکۆیدا لە ئەلبانیا ئەوانەی کە بیریان دێ ڕوویدا ماوەیەک لەمە و پێش ئەمەی تورکیا لە 2017 ڕوویدا بۆ ئەوی دەستورەکە بەو شێوەیە لێ بکەنەوە شتێکی ئەمانە هەمووی سروشتین کە دروست ئەبێ لە جیهانە کەوابوو کورد بۆ خۆی مافی خۆیەتی کە داوای ئەم ڕاپرسێ بکە بەڵام فەڕەنسا کە ئیستفتایەکی ڕاپرسیەکی شعبی خۆی کرد بۆ ئەوەی کە وردە وڵاتە ئیستعماریەکان لە کۆڵ وڵاتە ئیستعمارەکانی بێتەوە لە ساڵی 1950 ویستی کردی بە پیاوەتی جاوە چۆنەوە طبعاً ئیستعماریانە ئوسلوبیشیان وایە ئێستا ئەگەر یەکێکیان تەئیدی دەوڵەتەکەی کاک مەسعود بکە دەوڵەتۆکەکە ئەیکا بە پیاوەتی بەڵام لەژێرەوە فرۆشراوە نوع وەشکاڵ پارە دراوە ڕەشوە دراوە فەڕەنسا لە ساڵی 1950 ئەویست وردە مەسئولیەتی وڵاتە مستعمەرەکانی خۆی لەسەر نەمێنێ ئەمەی داهێناوتی ڕاپرسیەکەم بۆ وڵاتان ئەو کۆنغۆی و ساحل العاجە و جەزائیرەوە وڵاتانی کە داگیری کردن 11 وڵات ڕاپرسیەکەی لە فەڕەنسا دامەزران لە ساڵ 1960 بۆی وردە بکرێ ئەنجام بیکا بە پیاوەتیکەوە ئێوە گەیشتونەتە ڕشدی سیاسی خۆتان و 1962 بە یەکجاری تەڵعن بڕیاردرا
یان ئێستا کە لە موریتانیا کرێ ئێستاوانی کە متابعی خواری سیاسیەکرێن ئێستا حالیان لە سویسرا لە موریتانیا کرێ ڕئیسەکان 6 ساڵە عمری ناوی محەممەد ولەد عەبدولعەزیزە جەنەڕاڵێکە بۆ خۆی هی جێیشە ئێترەویستواری مجتەمع مەدەنیەکە بۆتە وەکو جەنابی سیسی ئەویش ئێستا ئەڵێ ڕیفراندۆمەکەم تۆ پەرلەمانت هەیە لەوێژ ئەڵێ ئەمە ئەم کابرایەژ ئەڵێ ولەد عەبدولعەزیز ئەڵێ هەموو ئەندامانی پەرلەمان خیانەتیان لە ئومەتەکە کردو تۆ تاکێکی فێ خیانەتت نەکردو بە جەنەڕاڵەتی هاتوویتە سەر بە ئینقیلاب وەکو ئینقیلابەکەی مەسعود بەرزانی بە زۆر خۆی سەپاندووە ئەنجاڵ پەرلەمانەکەشی پەرخستۆ لە خیانەتیان دەربارەی ئومەتەکە کرد ئەڵێ باشە کەی ئیشەکان ئەسازێنین دروست دەبێتەوە پەرلەمان چۆن دەست پێ کاتەوە ئەڵێ کاتێک کە ڕەشوەماندا بە شەعبەکەش سەوتی داینێ لە 25 نۆڤەمبەر ڕاپرسێکەمان سەربگرێت ئەمە هەمووی ئارمۆ سالمەیەکی هەڵخەڵەتاندن چاواشەکاریە بەڕاستی هەروەکو دیکتاتۆرانی ترکە ئیکەن ئەمەی کاک مەسعودیش بە هەمان شێوە دیکتاتۆریەتێک و بۆ نوێکردنەوەی خوێنی ناوپارتی